بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانم خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستا دەبین. بەوەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ماوەی مانگێک لێتان دابڕین داوای لێبوردنەکەین بەهۆیەوەی کە چەندین بەرنامەی جیاوازمان هەبوو لەو مانگە پیرۆزەدا بۆیە بە گرنگمان زانی کە بەرنامەی دوانگەی خەڵک لەو مانگەدا ڕابگرین تاوەکو ئەو بەرنامانەی کە زیاتر خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام و خزمەت بە هاوڵاتیان دەکەن بخینە ڕووی ئێوەی ئازیز و خۆشەویست و بینەری ئەو بەرنامانەمان بن. ئازان و خۆشەویستانمان لەو بابەتانی کە ئەمڕۆ لە بابەتی پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەین بابەتی دیاردەی تەقەکردنە لە هەرێمی کوردستاندا بەداخەوە لە ماوەی ڕابردووداوە لە ساڵانی ڕابردووە لە ئێستاشدا ماوەیەکە دیاردەی تەقەکردن ڕووی لە زیادبوون کردووە کەمەش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە کە هاوڵاتیان نیگەران بۆی کە بوونی چەکی بێومۆڵەت لەلایەن هاوڵاتیانەوە یاخودەوەی کە هێزە ئەمنیەکان بۆ چەکانی کە پیان زۆر جادەیبێنەوە ماڵەوە چەندین هۆکاری دیکەش لەوانە کێشە کۆمەڵایەتیەکان و نەبوونی سەروەری یاسا بزانین بۆچی دەگەڕێتەوە کە لە هەرێمی کوردستاندا ئەم دیاردەیە بەردەوام ڕوو لە زیادبوونە تاوەکو ئێستا چارەسەرێکی بۆ نەدۆزراوەتەوە لەگەڵ یان کە دیاردەی تەقەکردن ڕووی لە زیادبوون کردووە ڕووداوەکانی کوشتن ڕووداوەکانی فراندن ئەمانش بۆ خۆی حاڵەتێکن کە ڕووی لە زیادبوون کردو لە ساڵی ڕابردوودا بە گوێرەی ئاماری پۆلیسی هەرێمی کوردستان 183 حاڵەتی ڕووداوی کوشتنی بە ئەنقەز هەبووە و هەروەها 32 ڕووداوی کوشتنی بە هەڵە و 240 ڕووداوی خۆکوشتن تۆمار کراوەکەمان هەمووی دەگەڕێتەوە بۆ بوونی ئەو چەکانی کە لە نێو بازاڕەکاندا هەن تر بە هەر شێوازێک بێت کە دەست هاوڵاتیان کەوتووە ئەمانە بۆ خۆیان کاریگەریان هەبووە بۆتە هۆیەوەی کە دیاردەی تەقەکردن ڕوو لە زیادبوونکە لە ڕۆژی ڕابردوودا بوو تەقە لە نەخۆشخانەی منداڵان کرا لە شاری سلێمانی کە ئەمەش جێگەی نیگەرانی بوو و تێیدا پۆلیسێک و هاوڵاتیەک بریندار بوون هەرچەندە دواتر ئەو کەسانی کە ئەو کاریان ئەنجامدا بوو دەستگیر کران و لەگەڵیا لە شاری هەولێر و لە شارەکانی دیکە ئەمە ڕووی لە زیادبوون کردووە و هەروەها لە شاری چەمچەماڵیش بەداخەوە لە ماوەی ڕابردوودا بوونی تەقەکردن و بوونی کێشەی کۆمەڵایەتی و کێشەی بنەماڵەیی لە شاری هەولێر و دەوروبەری لە چەند ناوچەیەک ئەمەش بۆ خۆی بوونە هۆیەوەی کە نیگەرانی هاوڵاتیان لێ بکەوێتەوە تاوەکو ئێستا و دیاردەیە چارەسەر نەکراوە و نەتوانراوە ئەو کەسانی کە چەکی بێمۆڵەتیان پێەیە هەرچەندە هەڵمەتێک ڕاگەێنە لە ماوەی ڕابردوو بەڵام ئەمە نەتوانراوە بنبر بکرێت. دەچمە لای پەیوەندیەکانی ئێوەی ئازوو خۆشەویست یەکەمین پەیوەندی وەردەگرین. وعلیکم السلام سەر هەردوو چاومان. والله مامۆستاکەم کیان کاک محمود لە دووە بەڵێ بەداخەوە ئەم دیاردەی تەقەکردن لە چێکدا هۆکارە ئەوە ئەگەڕێتەوە کە یاسا نەبووە سەروەر هەروەها ئەم چەکە یعنی بەداخەوە ئەگەر دەسەڵات قەڕاری محکەم بدەتن چەکێکی لە ئەو مبادرە لە دەستخۆ بێتەوە ئەو کەمەنعی دەستگاکانی حکومەت دەستگاکانی ئاسایش چەکەکەی نەبێتەوە لە ماڵەوە بەلکو لە شوێنی ئیشەکەی بێتەوە دەگەشتی مامۆستاکەم هەروەها یعنی بەداخەوە یعنی هەریم نەبووە بە شوێنێکی یاسا جێئینانە بەڵام بۆ وەکو مافیەکان وەکو ئیساڵاتەکان بەداخەوە یعنی نازانم ئەم دیاردە لەکوێ کۆتایی دێتەوە مامۆستاکەم. بەڵێ تۆ پێت وایە کە ئەمە چارەسەر بکرێمە هۆکارانەی کە بوونەتە مایەوەی کە هاوڵاتیان بوونی ئەو چەکە زۆرەی کە لە نێو بازاردا بە ئاشکرا دەفرۆشرێت یاخود یاسایەکدا بنێت تاوەکو چەکی بێمۆڵەت نەیەڵڕێت. مامۆستاکەم ئەو لە چەکەکانی لە بازارەکان ئەگەر لە تحقیق بکرێتەوە ئەو هەر بازارەکان تەبعی مەسئولەکانی حکوومەتەوە یعنی ئەو شریکن ئەگەر ئەو شریکن ناتوانن ئیسلاح بکەن ئەوە مامۆستاکەم فاقد شەیئی لا یعطی. دەستخۆش بە کاک مەحمود لە دووەکۆ لەگەڵمانە بوو. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک حەکیم لە زەردەلیکا و کاک حەکیم سڵاوی خوا لێبێ.
بەڵازان خۆشەویستان وەک پێشتر ئاماژەم پێکرد ئەو ئامارانی کە لە ساڵانی ڕابردوودا بوونیان هەیە پێمان دەڵێن کە دیاردەی تەقەکردن و دیاردەی کوشتن لە هەرێمی کوردستاندا زۆر ڕووی لە زیادبوون کردو بەداخەوە تاوەکو ئێستاش نەتوانراوە ئەو کێشانە چارەسەر بکرێ. دەچمە لای پەیوەندەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست پەیوەندێکی دیکەمان لەگەڵە. سەرۆکی هەرێم. سلام علیکم برای جان. ماڵەساگیانم کاتێ باش. سەر هەردوو چاومان کاک حەکیم. قوربانی چاوم قوربانی چاوم. سەلامەت بیا. مامەساگیان ئەم شتانە دروستکراون خۆیان کە وەختی ڕاهاتوین لەسەر ئەم مەسەلە وا دروستکراون کە ئاوا بکەن. ئەینا ماقوڵە خەڵک بە چەکۆ بێت بۆ بەرامبەر دژمنەکەی تۆ ڕێگری دێ نەکەی. یان چەند ساڵێ لەمەوە بەر لەم وڵاتی لەم مەدەبەرەی خۆمانەوە شەڕە بوو ئاسایش و پۆلیسیانە بر بۆ بینان نیانزای چەکیان کرد. مێڵە ناوی بالەوەجاتن نەڕۆن ئەمە ئەی با ئەمە دروست کردیاوە. ئەمە یعنی ئەیانوێ بمێنێ ئەینا ئێمە لە عسکەری بووین لە دوای واجبەکە ڕەخەمی تۆنەکان هەرێکە هین خۆی بۆ ئەیان کردۆ قەڵ ڕەخەمەکەی خۆیان. ئەینا باشە دەبا یەک دەرامڕۆ ڕێ لە تەنکەرەوە بگرێ بدانە چی لێکرد. بدانە ئێڵمە چەڕ ئازاد دەڕێ. یعنی ئەمانە دروستکراون مامۆستاکیان. ئەینا باشە خەڵک چۆن ئەتوانێت بێ بە نوێژی نیۆڕۆ بێژیان دەلام بکوژێ یان لەبەر خەتەخانەی سلێمان. ئەمانە هەمووی خۆیان بەمە بەس وا ئەکەنە. یعنی هەر ئەیانەوێ بڵێ هەن ئەوەی تە شتێکم بۆ ئەو برادرەوە کرد کە باس کرد کە ڕەخەمەکەی بۆ وەرگرتن سوپاس یەکەم زۆر دەستخۆشی یەکەم. کاک بیلال بەڵێ. قوربانم برایشی من بوو هۆسانە و ئیشمانە کرد لەسەر دادێکردی. وە پیاەتی ئەوە هۆسانوری لەبەرەوە ئەوش بێژە هۆسانوری. جا ئەمانە حکومەت نین لەبەرەوە پیان بێژی حکومەت. ئەینا باشە حکومەت چۆن ناتوانێت بەرگری لە خەڵک بکات. بێوە نوێژی نێوڕۆ خەڵک بکوژێ و خەڵک ئاوا لێ بکات. لێبرا با چوار کەس بڕە ڕێی تەنکەرەکان بووی. بەس ڕێ یەک تەنکەر بگرێ بدانە ئاسایشی لێ. بدانە ئێرە وەتە ئازاد دەڕێ. من دەستخۆشی لێکەم و زۆر سپاس. زۆر سپاس دەکەین کاک حەکیم گیان. سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچین لای پەیوەندێکی دیکە. دیارە پەیوەندی دیکە ئامادە نییە. بەڵێ ئازان خۆشەویستان لە ماوەی ڕابردووداوە لە شاری سلێمانیش شەی ڕابردوو چەند کەسێک گەڵیان کوتایە سەر نەخۆشخانەی منداڵان لە شاری سلێمانی بەداخەوە برینداری لێکەوتەوە کامەش بۆ خۆی تاوەکو ێستا ئەم دیاردانە چارەسەر نەکراوەوە کاریگەرێکی زۆری هەیە لەسەر لایەنی ئەمنی لە کاریگەری هەیە لەسەر دڵڕاوکی هاوڵاتیان وە گرنگە ئەم ڕووداوانە چارەسەر بکرێت وە کێشە و گرفت زیاتر نەبێت و تاوەکو ڕووداوەکانی کوشتن ڕووداوەکانی برینداربوون ڕوونەدات لە سەرجەم شار و شارۆچەکان لە هەرێمی کوردستاندا. پەیوەندیەکانیەوەی ئازیز وەردەگرم. کێمان لەگەڵە. سلام علیکم. علیکم سلام کاکە دانیار باشی برام. باشی برای گیان سەر هەردوو چاومان. خوالی ڕازیبی جەژنیشی ڕەمەزانیشتان لێ پیرۆز بی برای پیرۆز بێ ئینشاءالله. خەڵقەی دوای ڕەمەزانە. لە ئێوەش پیرۆز بێ هەر لە جەژن و خۆشیا بن. زۆر سپاس کات بە برای خۆت بدە وەڵڵاهی زۆر متەئەسرم لە ئەو ڕووداوەی. بەڵێ. گیان کاکە دانیار من باشی گوێم لە دەنگە نییە. ئێستا زۆر لە دەنگمە. ئەگەر هاوکاران کەمێک دەنگی ناوە زیاد بکەن بۆی بەباشی گوێمان لێ بێت. کاکە دانیار جۆر لێمە. بەڵێ بەڵێ گوێم لێیە. کاکە دانیار من پەیوەندیم بەوە دانیە ئەو شەخصە چێیە کوڕی چێ لە چه حیزبێکە من زۆر بەداخە و تەئەسوفم لۆ ئەو تەمەنە ناسکیکی کە بەو کارەساتە و بەو شێوە گیانی سپار زۆر بەداخەوە بەڕاستی متەئەسیرم بەوەی کە گەنجی ئەو وڵاتە هی خێر لە خۆنەدیوە ئاوا بەو شێوە یعنی بەبێ یاسایی و بەبێ هیچ شتێکی ئاوا گیان دەستپێرن. کاکە دانیارە ئەو ڕووداوانە هەمووی ئیشارەیە لەوەی کە لە وڵاتی ئێمە حکوومەت نییە. ئەوانە پیاوی دەوڵەتداری نین. ئەوانە حەز بەوە دەکەن ئەو میلیشیای هەبی ئەو یعنی دوو لە ڕوو جەنابتان دەرێت کەربازارگە هەبیتن ئەو لەوێ ئەوی بکوژی ئەو لەوێ ئەوی بکوژی لەوەی ئەو داڵدەدا دەسەڵات و حیزب و چەکدار و برینشن کە توانی خۆی پێزیاد کە ئەو لە بەرامبەردا بە هەمان شێوە ئەوانە ئیستیفادە لەو بازارە بێ یاساییە دەکەن. ئەوان ئیستیفادە لەو دۆخە بێ یاساییە دەکەن دائیمەن چەکداری بکوژ داڵدە دەدەن و خۆیانی پێ بەقوت دەکەن.
یعنی زۆر بەداخەوە بەڕاستی کاکە دانیار ئەوە ئێمە 32 ساڵە تا ئێستا وەکو هەرێمێکی میلیشیات تەعامل دەکەین کەس لە ژیانی خۆی ئەمین نییە بە نەعلەت بن ئەوانەی کە ئەو هەرێمەیان ئێستا لە دەستە و خەڵک لە ژیانی خۆی ئەمین نییە بچێتە دەرەوە ئایا دەگەڕێتەوە ماڵەوە یان نا ئەوە کەی ژیانە ئێمە تێداینە بەنەفرەت بن لە ناوچن سەدامێکمان نەبوو هەزاران سەدام لەجێ ئێستا شین بوویتەوە بە تەسەووری من کاکارێم پێویستە خەڵکی هەرێمی کوردستان و بەتابێت حیزب ئۆپۆزیسیۆنەکان ئەو دۆخە قبوڵ نەکەن بە هیچ شێوەیەک چەک لە غەیری پیاوی برین ئەمنی و لە کاتی دەوام دابیتن چەکی پێ نەبیتن بەڕاستی من لێرە بەو بەرپرسانە و بەو کۆیلانە دەرێم بەڕاستی بێستان لێ دەکەم ڕشانەوەم دێکە لە بازار دەتان بینم قونە دەمارچەکتان لەبەر پشتێن دێهاتیتە دەرێ زۆر حیبەداوە شێن باشتر لەوەی نەب دەمارچە لە بەرقەد و پشتێتان بینن عینەن جاشەکانی جارانن دەزانی جاشەکانی جاران لە بازاری دەسوڕانەوە عینەن ئەوان هیچ فەرقتان نییە خەڵکی مستەقەف و خوێنەوار کە دەتان بینی عینی وەک جاشەکان سیرتان دەکەین بۆیە تکاتان لێ دەکەین بەچەکەوە مێنە بازاری دیاردەکی زۆر ناشێرناس پیاوەکانی ئاسایش پیاوەکانی پۆلیس لە کاتی دەوام پێویستە پێیان بیتن و محاسبەی ئەوانە بکەن کە بە قات و شەروارە کۆ دێنە بازاری و قوڵی دەمارچیان لەلا پشتێندەکانیان دەراتیە شەرمە هەیە ناکەن ئەم دیاردەی هەرماوە کاکە دانیار ئەوە کولتورە چیستاقەتی کۆیلایەتی و جاشایەتیە نابی برین باوەوە ئەوە ئەمن بەوەی جاشانیان لێ دەکەم ئەو کەسانە باش بزانن کە بە قونە دەمارچۆ دێنە بازاری خەڵک وەکو جاشەکان تەمەشاتان دەکاتن ڕاستی دەسەڵات خۆت هێندە ناشرین کردیە باوکی محەممەد لە ڕانیەوە سواز بۆ پەیوەندیەکە دەچمە لای پەیوەندیەکی دیکە باوکی ڕێناز لە کەرکووک وەردەگرین باوکی ڕێناز سڵاوی خوا لێبێ سڵاوی خوش لە تۆ دێ سەر هەردوو چامان باوکی ڕێناز بەڕێز سەبارەت بە تەوەرەکە باسی چەک و یاسا و قانون و هێشتا ناکەیت بەڵێ یاسا لە وڵاتەکە هەیە بەنوبیانی بانگەشەی انتخابات دیار حزبی هەڵەسی دەمان چەک تەوزیعەکە بەسەر لایەنگانی خۆیان و ئەمانە لەسەر هیچ ئەساسیەک لەسەر هیچ پەروەردەیەک تۆ مناڵێک مال احترامات بۆ قانون و هەندێشت قانون لەکوێیە هەنی مناڵ هەیە چەکە لە گرێمانای چەک نازانێت چییە بۆچی بەکاردێن یاساش زۆر زەعیفە لە وڵاتی ئێمە ئەمڕۆ یاسا پرسێک لە پشت بۆ ئەو یاسای و بەرپرسیش لە پشت نەبەوەی یاسا نیە تەواو کۆتایی هاتووە باوکی ڕێناز زۆر جار باز لەو دەکرێت و کەسانی کە تاوان ئەنجام دەدەن لەوانەیە هەندێک جار بەرپرسێکی لە پشتەوە یاخود بە شاز لە شازەکان پاسەوان یەکێک لە بەرپرسەکان ئەمە پێ دوایە مەشکەبوونی هەبێشتی ینی لەو شازە ڕووبات بەڵێ زۆر لە خەڵکی فەقیر باتو هەچەک لە ماڵەوە هەبێ خەڵکی فەقیر کە پشتی نەبوو کە پەنای نەبوو ناتوانێت شترا بکەم قانون لەسەری ئیسبات دەبێت بەڵام ئەگەر بەرپرسێک لە پشت بوو خۆت حاکمی خۆت قانونی خۆت یاسایی خۆت هەموو شتێکی لە وڵاتە ڕاستە بەڕاستی نازانی یەکوە دەستێکە یعنی ڕۆژانە جۆل لە کەناڵانەی هەرێمە بێ هەرێمی کوردستان بۆ بە قەسابخانە بۆ بە سەدەمی نەوەتەکان لە ئێستا باشتر و بەڕێ سەدەمی نەوەتەکان کاتی بەرەی کوردستانی کە قانون نەبوو لە وڵاتی بەڵام لە ئێستا باش ئێستا ڕۆژنێ لە هەولێر لە سلێمانی بە چۆ باسی دەکەی لەم کوردستانە ئەم چەکە تۆ چەکەت هێنە ماڵە ئەتوانی بۆ بەرامبەر دژمنێ نەیارێک کە هاتە سەر نیشتیمانەکەت بەکاری بێت نەکراوە بۆ شڕێکی عشایری بۆ هەندێشتین عشاری تۆ پەنەمات چەک بێت و یەکسەر نەزانین ئەم چەکە مانای چییە بۆ چی ئەیکوژی دەکەی ناو چی ئەیکوژی قانونیش دەوتێت لەم بەرەو ڕاکە بۆ بەر لەو بەرە تا ئەم بەرترەوە کۆتایی بە مەوزوعەکە دێت و تەواو ئێتر دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم و زۆر سپاس زۆر سپاس باوکی ڕێناز لەگەڵمانە لە شاری کەرکووکەوە کاک ئەحمەد لە خانەقین وەردەگرین کاک ئەحمەد سڵاوی خوا لێبێ سڵاوت لێبێ برای بەڕێزم وعەلەیکە سەلام سەر هەردوو چاومان بە بۆنەی تەوەری بەرنامەکەتانەوە بەڵێ بۆچی لە هەرێمی کوردستان دیاردەی تەقەکردنی یاساشکێن ڕووی لە زیادکردەوە بەڵێ من یەک پرسیارەکەم دێت و ئەوەش واقعان و هەر هەموو خۆک ئەزانەیە بەڵێ تۆ وەکو عایلەیە وەکو خێزانێک تۆ مناڵت بەڕەڵا بکە بەڵێ با بکەوێتە شارە بزان چی لێ دەرەچێت حەبخۆری لێ دەرەچێت چەق و کێشی لێ دەرەچێت تەقا کات بەخەڵ دزی لێ دەرەچێت فەسادی لێ دەرەچێت هەموو شتێک لێ دەرەچێت من تاوان کەس ناگرم تاوان خێزان ناگرم من تاوان هەر هەمووی تاوانی حکوومەتە
حکومەتەمان خەڵکەی بەرەڵا کوتە بەس هۆڵی حاڵی ئەوە کەی چاونەوتێ بدۆزێتەوە و شەریکەیە بۆی بێرێ سوودی لێ وەربگرێ کەی جێگەیە هەیە کە پارەی تایە و سوودی خۆیان تایە بۆ ئەوە شتانە ئازان بەس بەڵام بۆ نیظام و بۆ هین خەڵک بۆ نەڕێوە زۆر ئەحمالیان کردێن من دڵنیام لەمە گەنتری شەوێ من ئێستا من لە خانەقین زۆر لە کوردستان باش لێدا ئەیانوت خانەقین وەڵا حەشعبی تایە و عەزیەت خەڵکەدا و تەقاکە و تەنها درۆیە تۆ پێ دوای ئەوێ باشترە لێرە خانەقین بەڵێ لەڕووی ئەمنیەوە لەوێ باشترە بێژە پێم هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە کاک ئەحمەد ینی هۆکار بۆ چییە کە لێ باشتر بە لێرەی کە لەڕووی ئەمنیەوە بۆ شێوازەیە حکوومەتەکەیە ئێمە من فترەیە لە کەلاروم معیشەتمە کرد بەڵێ قەسەم بەخوا سیارەیە سووریا بوو هین ئاسایش کەلار بەڵێ بۆ ئەمانتوانی فزێ بکەی حرەکەی زیایە بکەین دەترسیا لەو ئەم مافی مرۆڤیان هاورد و ئەم ئیش و ئەم عینانە خەڵک تەواو بەرڵا بووە یعنی سە من عەجایبی ڕۆژ نییە لە بان تەلەڤیزیۆن هەر ئەمڕۆ باسمان کرد لەگەڵ بەرەگەی خۆم تۆ سیر کە ڕۆژ نییە لە کوردستان یەکێ نەکوژرێت تەقەل لە یەکێ نەکە ئەمە حەفتەیەکە چەند کەس کوژیاوە ڕاست 3-4 کەس کوژیا وانە باشە ئیجرای حکوومەت چییە؟ یعنی حکوومەت ئاسانە ئێمە سەیترە بکاتەبان خەڵکەوە و چەک نەیە لێ و این بێ بەس خۆی گەرەکی نییە خۆی حەزەکە فەوزا بێ لەبەرەوەی ساحەت چۆڵ بێ بۆ خۆی خەڵک بیری لای حکوومەتەکە نەوێ بیری لای سیاسەت نەوێ بیری لای ئەم مەشاکلێت زۆر سپاس دەکەین زۆر سپاس خانەقین زۆر لە کوردستان باش ئەموت خانەقین گەنە حەشرعبی تایە و شەڕ و نازانچی نەوەڵڵا زۆر ئێمە باشترین دوور بن لە کێشە و مەشاکیل و بە هەمان شێوەرەمی کوردستانی ئینشاءڵڵا بەرەو باشتربوون بچێت کاک سەعدوڵا لە چواقوڕنەوە دەگرین کاک سەعدوڵا گیان سڵاوی خوا لێبێ سڵاوی خوای گشت کارمەندانی کەناڵە جوانەکەی پێیان لێرەکە لە ناحیەی چواقوڕنەوە هەتاکو شاری سلێمانی خودای گەورە هەر پەیاداتان کە هەر سەرفراز بن لەبۆ شتی زۆر جوانتان پێشکەش کردووە شتی ئاینتان پێشکەش کردووە بە تایبەتی لە ماجڕە کەناڵی ئاسمانی پێیان بە ئەرچ شتی زۆر جوانی پێشکەش کرد لەبۆی کەناڵێکی ئاینیە کەناڵەکە ئینشاڵڵا خوای گەورە هەر سەرفرازدانەکە هەر سەرکەوتوو من لە گشت بەرنامەکاندا کەناڵە جوانەکەی پێیان کەناڵ بەڕاستی کەناڵەشی زۆر پێشاوەیە کەناڵەشی زۆر جوانە لە ئێمەوە زۆر سپاس بەڵێ بۆچی لە هەرێمی کوردستان دیاریدەی تەقەکردن و یاساشکێنی ڕوو لە زیاد بوونا کاکە دانیاز پێمابی خۆی ئەو کە ئەمە ئەزانیە ئەمە هەزار جاریکە لە زۆر کەناڵەکان بەرنامە لەسەکراوە هەزار بەرنامەی کە دووبارە بکرێتەوە ئەوانە ژێ لە یەک شت ڕناگرن خۆی ئەو دەسەڵاتە ئەو فەوزای دروست کردووە دیاریدەی چەشی زیاد کردووە نانی هەتا ڕۆژ نییە لە شاری هەولێر ڕۆژ نییە لە شاری سلێمانی ڕۆژ نییە لە قەزای چەمزەماڵ لە نەحیە و لە خەزاکان لە زۆر شتی بەستید نانی دیاریدەی چەک بۆ خۆیان دروستیان کردووە هەر بۆ خۆشیان باز دەکەن نانی ئەوانە هەتا خەڵک خۆی بکوژێ هەتا خەڵک بکوژێ ئەوانە ئیستیفادە لێ دەکەن خەڵکە فەقیرەکە نانی خەڵکە هەژارەکە بازەکەی دەدا نانی پێمان ناخۆشە لە ڕووی نەفسێتەوە نانی لە ڕووی زۆر شتەوە نانی لە ڕووی بەڕاستی ئەو خۆ کوشتن و ئەو کوشتن و بڕینە بەچەک بەڕاستی کۆتایی نییە لە هەرێمی کوردستان چکە یاسا سەروەر نییە یاسا شکێنی زۆرە یاسا بۆ خۆیان پێشێلیان کردووە هەرچی یاسا بێ هەرچی قانون بێ پەرلەمانمان هەیە لە پەرلەمانی کوردستان پەرلەمانێکی کارتۆنی بە حیزبی کراوە بەڕاستی پارتی نانی وەکو بە حیزبی کردووە هیچ مەجالێک نادا یەک شت سەروەر بێ یاسا شکێنی لە پەرلەمان زۆر شت دەکەن یاسای قەدەغەکردنی چەک هەمانە بەناو هەمانە بەڵام بەکردەوە لە بنەڕیشتە نەهاتووتە دەرێ نانی ئەوانە نانی سەد جاریکە باسییان کردووە بە حیسابی خۆیان تەشیان قەدەغە کردووە بەڵام هەر کاتێکی کە باسییان کرد شار ئارامە شار هیچی تێدانە ئەوانە نانی بە پێچەوانە دەبێتەوە کوشتن و بڕین زیاد دەبێت بەڕاستی نانی داوا نازانم داوا لە شێ بکەم داوا لە خوای گەورە دەکەم خوای گەورە ئەگەر
ئاوەچ بۆ ئاگریداکە ئەو کوشن و بڕینە کۆتایی پێبێن عنی بەڕاستی ئەداوە لەوانە بکەی پێما بێ ئەوانە گوێ لە خەڵک ڕناگرن ئەوانە گوێ لە ینی نازانم ئەوانە کەڕن لارن کوێرن چنە ینی زۆر سەیرە هەر ڕۆژە کەسێک دەکوژێ شتەکانم و کوشن و بڕینەکە زۆر بە ڕۆژ نییە لە هەولێرێ لە شار سلێمانی خەڵک نەکوژێ بەڕاستی پێمان ناخۆشە لە ڕووی نەفەرسێتەوە نعنی ئەو کوشن و بڕینە پێمابی حتا دەمرین تەواونا باشسپاسەکەی کاک سعدوڵڵاگیان با ڕێگەبین بە هاوڕێنی دیکەش بتوانن ڕای خۆیان بڵێن لەسەر بابەتەکەمان زۆر سپاس بۆ کاک سعدوڵڵا لە چوارقورنەوە لەگەڵمان نابووی کاکدارا لە عربەت وەردەگرین کاکدارا گیان سڵای خوا لێبێ سڵای خوای گەورە لە جەنات و ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. وعەلەیکە سەلام وەڕەحمەت الله. ئەوە مانگێکە چاوەڕێ ماگام لێ شەوان بەرنامە تەقدیمەکە شتێکی باشە چاکە بەڵام من لەسەر تەوەرەکە بە کورتی ئەڵێم هەڵێ گەورە ئاوە ڕێژێت سوک پێی لێخە گەو لێمە بەڵێ کاکدارا گیان ساحەبی بەڵێ پێڵێمەوە گەورە ئاوە ڕێژێت سوک پێی لێخە ئەمە تەوەرەکە بەڵام من بە زۆری بۆ ئەوە کردم تەوان جەژن مەفعولی ماوە حەزەکەم لێرە جەژنە پیرۆزەی ڕاگەێنم پێم نەبڕی تا لێبمەوە باشە لە خزمەتتان کاکدارا لە خزمەتی خوای گەورە بین هەمومان. ئەی محەممەد المستەفا بإرادة خواهي قورا إن الله على كل شيء قدير جوتان لدنما قوت وياورانه جشن تان تيروز بيا بلال حبشي جشن تيروز بيا أبو بكر الصديق جشن تيروز بيا عثماني كري عفان جشن تيروز بيا إمامي عمر جشن تيروز بيا إمامي حمزة جشن تيروز بيا فاطمة الزهراء جشن تيروز بيا أصحاب كان صالح كان خانواده پیغمبری اسلام جشن تان پیروز بیا. کاکدارا یک پرسیار کم. کۆمەڵی دادگەری جەژنی پیرۆز بێ یەکگرتووی ئیسلامی جەژنی پیرۆز بێ نەوەی نوێ جەژنی پیرۆز بێ پارتیوێکێتی جەژنتان پیرۆز بێ ئەوەی لەم وڵاتە کوراوەی لەسەر ئەم ئەرزەیە جەژن هی هەمومانە ڕووی تێکەین ئەی پێغەمبەری نازدار لەو گڕە و گەرمایە ئەو پەیامەتان ڕاگەیان بڵاوتان کردەوە هەرچی بەختەتان کە قازان دەکات هەم لە دنیا هەم لە قیامەت ئەوەشی بەختەتان نەکات ئێمە دوعای خێری بۆکەین بەختێ قورئانی پیرۆزکە. دەستخۆش بە کاکدارا. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. وعەلەیکە سەلام. هیچی نییە بۆ بابەتەکەمان تەوەرەکەمان؟ قۆرە لاوەڵەوە پێم وتی گەورە ئەوە ڕژێ بچوو پێی لێخە. تەواو ینی ئەوە ئاخر قسەتە بۆ ئەوە کورتیەکەی هەی چۆن؟ زۆر باشە زۆر سپاس دەکەین کاکدارا گیان. خاڵۆی گیان خواحافیز. تۆ هاوڕێی هەمیشەی بەرنامەکەمانی دەستە خۆش بێ و سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵازان خۆشەویستان کاک کاروان لە چەمچەمان وەردەگرم. کاک کاروان گیان سڵای خوا لێبێ. سڵای خوا لە تۆش. سەلام عەلەیکم. وعەلەیکە سەلام. سەرهەر دوو چاومان. وەڵاهی بۆ مەسەلەی دیاردەی تەقەکردنی یاساشکێنی بەڵێ یعنی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەوەیە کە بۆ نەتاوەکو ئێستا هێزە چەکدارەکان چەکەکانیان لەگەڵ خۆیان نابنەوە بۆ ماڵەوە تا ئێستاکە شوێنێک نییە کاتێک کە بۆ نەهێزە چەکدارەکان بێنەوە بۆ ماڵەوە چەکەکانیان لە شوێنی دەوام دابنێن ئەو چەکانەشیکەوە تاوانی کە ئەنجامەدرێت بەڕاستی بە زۆری ماڵەتدارە و ئەبینی یعنی بۆ زۆربەی ئەو چەکانی کە تاوانی کە ئەنجامدراوە خۆ قابل ئەبینی بۆ مامۆستا نییە دکتۆر نییە زۆربەی هەر سەر بە هێزە چەکدارەکانە بەڕای من ئەوە هۆکاری سەرەکی یاساشکێنیە و تەقەکەرانیش زۆر جاراوانی کە بۆنە بە ڕادەستی یاسا ناکرێت. یاسا سەروەر نییە یعنی ئەوش بۆ خۆی کێشەیەک یەکێکی دیکە لە کێشەکانەوەیە لە کاتی هەڵبژاردنەکاندا لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە و دەمانچە و چەک دابش دەکرێوەکو دیاری بەسەر ئەو کەسانی کە دایانوێت دەنگیان پێ بدەن بۆ خۆی ئەمەش بۆ خۆی کێشەیەکە کە بەداخەوە ئەمڕۆ وەزارەتی ناوخۆ ڕایگەیاند کە ئەوەش با نەهێڵڕێت وە کۆتایی بەوە بێنە لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە دابشکردنی چەک بەسەر خەڵکیدا ئەنجام بدرێت. بەڵێ بێگومان ئەوش گرفتێک یعنی بۆ تۆ بینی بەردەوام چەکدا بەشکرێ و بەردەوام خەڵک یعنی لەم وڵاتەیە بینی بۆ نەدامەزراندن لە جاتیەوەی هەلی کار بۆ گەنجەکان بڕەخسێنرێت لە ڕووی ئەوەی کە بۆ نەکارگەیەک بکرێتەوە بۆ گەنجەکان لە کارگەیەکە ئیش بکەن و بەرهەمیان هەبێت تاوەکو ئێمە پشت بە بەرهەمی دەرەوە نەبەستین بەڵام بینین بۆ نەبەست تەنها دامەزراندن لە نێو ڕیزی هێسە چەکدارەکانە هەیە. بەڵێ زۆر باشە زۆر سپاس دەکەین کاک کاروانگیان لە چەمچەماڵ لەگەڵمان بووی. کاک دانا لە سلێمانی وەردەگرم. کاک دانا گیان سڵای خوا لێبێ. وعەلەیکە سەلام. سەر هەردوو چاومان. برای گیان وەڵا سەرەکی باڵی کێشەی سەرەکی چەکەڵگرتن لە وڵاتەیان و ئێستا ناگەڕێتەوە لە ساڵی 1990 توانم بڵێم سەری هەڵاوەشتە هەمومان نەزانین
دامەزرای شەرعی لە وڵاتیان نییە بوونیشی نییە و بوونیشی نابێ بۆ نەیگەڕن بۆ شتێک کورد شاخاویە کورد بۆ با بڵێن حاکمی شار و شارۆچکە و وڵات نەکراوە کورد شاخاویە ئەتوانێت حاکمی شاخ بێ حاکمی شار بۆ کورد نابێ ئەمە واقعامە ڕاستیە دوو کۆمپانیا ئەم وڵاتە بەڕێوە بن دوو کۆمپانیای زۆنی سۆز کۆمپانیای زۆنی زەرد وەزارەتی ناوخۆ بڕیار دەرەکە وەزارەتی ناوخۆ جارێ بۆ خۆی وجودی نییە بۆ خۆی هەر نییە وەزارەتی ناوخۆ سەر بەلایەنەکە وەزارەتی بەرگری با بڵێن پێشمەرگە سەر بەلایەنێکە بۆ خۆم کاراسانیەکەم بۆ تۆ نایکەم کاک دانا بۆ بێت چەند کەسێک زۆر جار ینی هەیمەنێتیان زیاتر بێت لە هێزە ئەمنیەکان بتوان بە ئاشکرا تەقە بکەن تەقە لە نەخۆشخانە بکەن لە قوتابخانەی بکەن بۆ نمونە لە ماڵانی بکەن ماڵ بسووتێنن ینی بۆ چیە بەم شێوازەیە ینی بۆ هەرێمی کوردستان بەم دەردە و بەم جۆرە بەڕێوە چێت لە هەندێک شوێندا و لە هەندێک کاتدا کە ئەمە ڕوو ئەدات وبانجان جناب کاراسانی بۆم نەگەمش کاراسانی بۆ تۆکەم جوانە تۆیش بۆم نەگەمژیش بۆ تۆکەم ئەمە واقعە با من متوانم تەقە لە شوێنە بکەم لەناو شاری سلێمانی لە سەماڵ لە هەولی با من متوان تەقەکەم دوای 5 دقیقە گیرێم و حکمی شەیدێم و کەسیش لێم ناپرسێتەوە من ڕاستیە حاکمەی خۆیانە ئەفسەری خۆیانە چەکەی خۆیانە هێزەی خۆیانە پارەی خۆیان هەموو شتی خۆیانە خۆباجە ئەمە هەمومان نەزانین کەسێکا هەنێ قسەی بکەین لەسەری خۆڵ خەڵکان نەبوو واقعیش وایە لەبەر تۆش جەنابیش تو ئەم خەڵکی کوردستانی شەزانە هەمووی بۆ چاوە ڕوونە ئەوەی کە چەکدارە سەر بەلایەنێکە ئیتر بۆ ئەو حڕە ئازادە سەربەستە چەک هەڵەگرێت تەقاکە چیەکە چیناکە بۆ تۆ ئیش بۆ مکەمیش بۆ تۆکەم ئەمە ڕاستی واقعە یەکەشی برای عزیزم پارەی ئیمکانیات هەموو شتێک لە بندەستی ئەوانە گروپ و گروپ کاریە با بڵێن لە ناو لایەنەکە گروپەیە سەربەستە زیاتر سەربەستە گروپەیە با بڵێن زۆر بۆ نییە زیاتر ڕێ بکە شەکان مەرحەلە بە مەرحەلەیە تۆ ئیش بۆ منەکەمیش بۆ تۆ واسە جەناب شتێکەشت و پەیامەکەشم گەیشت زۆر باشە زۆر سپاس دەکەین کاک دانەگیان لە سلێمانیەوە لەگەڵمان نبووین کاک جوامێر لە شەمچمان وەردەگرین کاک جوامێر سڵاوی خوا لێبێ سڵاوی خوا لە جەنابش کاک دانەگیان وعەلەیکە سەلام وعەلەیکە سەلام سەرچاومان کاک جوامێرگیان سەر هەردوو چاومان کاک جوامێر تەوەرەکەمان لەسەر دیاردەی تەقەکردنە لە هەرێمی کوردستاندا هۆکار بۆچی ئەگەڕێتەوە ڕۆژێک لە نەخۆشخانە تەقاکرێ لە ماڵان تەقاکرێ لە شوێنە گشتیەکان تەقاکرێ ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بۆچی تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە چارەسەرێک شەڵاواسەجان کام بەڵێ شەڵاوە لە نەوەتیە گەڕوا بووە بەم زۆرە چارەسەر نابێ وا قسەی بەسەر تەلەڤیزیۆنە ماسەجان چارەسەر نابێت کاک جوامێر پێت وایە نەوەتیە گەڕوا بووە نە وەڵڵا قەت بەڕێی من هەتا ئەم دوو حیزب سەڵاوێر من لە کوردستانە کاکە من بۆن من تەقە لە کەسێک دەکەم ڕاگەم بۆ ناو پارتی لەناو پارتی تەقەلێک کرێت کوژێر دێ بۆ ناویشی داڵ دێدەن هەتا ئەم دوو حیزب باڵاگەزن و ئاها من ئەوە قسەی سەر شاشە ئەوانەیە بەڕێی من بەڵێ ئەمە یەک دوو برام ئەو چەک لێسەی تا ئەم دەقەی سەرەکە زۆر بەرەسا دەکەم خەڵک دەناسم لەم شارانەیە بە کۆمەڵ سەر کرۆشەکە هینە برا بەرەو دەکەم ناستە ئەو دیاردانە ئەبێ لە سەرتاوە لە حیزبەکان خۆیان دەستی بکەن برا بەرەو دەکەم بۆ چەک بۆتە یعنی نان لە ماڵەکانە کەم ماڵە ئێستا تێکی نەبێ ئێستا هەموو دو خۆم شماڵە مەگەر چەک لە ماڵمان نەبێ وازان نان لە ماڵمانە نییە ئەزاری بۆچی بەو شێوازەیە ماوەساجان من بۆ نمونە حەمدلله من نەحەزار نیم بەڵام کۆمەڵی خەڵک نەحەزار بێ ژیانی پارێزراو نەبێ مان ناچارە سەر بەکاربێنێ بەڵام ئەگەر خەڵک ژیانی تەئەمین بێتێکی بۆچییە زۆر باشە زۆر سپاس دەکەین کاک جوامێر لە چەمچەماڵەوە لەگەڵمان نبووی زۆر سپاس کاک جوامێریان باوکی سەفامان لەگەڵا لەکوێوە لە هەولێرەوە باوکی سەفا سڵاوی خوا لێبێ السلام عليكم ورحمة الله. وعليك السلام سەر هەردوو چاومان دەستخۆشی بۆ بەرنامەتان لێرەکەم سەبارەت بە بابەتەکەتان بۆ دیاری تەغییرکردن و تاقیکردن یاساشتێنی ڕوولەجات باوکی سەفا ئەگەر کەمێک دەنگە بەرزکەیت و بۆی بەباشی گوێم لە دەنگت بێ بەڵێ بەڵێ واضح ئێستا زۆر باشە بەڵێ طبعا یەکەم هۆکار لە نەبوونی قانونی خۆی پەروەردگارە چونکە ئەگەر هاتوو ئەو کەسەی کە یا ئەو هەر جەریمەیەکی کرد ئەگەر کوشتنە یا غەیری کوشتنە ئەگەر ترسی لەوەی هەبوو بە گوێرەی ئەوەکەی خۆی جەریمەکەی خۆی سزایەکی بەسەدا دەستپێنرێتەوە
مستحيل اشتوا لە بکاتن خۆی چەکارگرتن لە ئیسلامدا سنەتە ئینسان هەموو کاتێک چەکی پێ خۆی پارێزگاری بکات بەڵام لەو کاتانی کە شەرعی خوای پەروەردگار لە گۆڕێ بوو ئەو نوع کوشت و کوشتاری هەبوو بە تاکید نەکرد بگەڕێن لە بۆ تاریخ بزانن ئایا هەیە کەسی هەمووش خەڵک چی چەکدار و چەکی پێ بوو سنەتیش چەکارگیری بەڵام ئێستا بە على أساس ممنوعش أو هم قتل قتالش دەکرێتن ئەوە نەوغیابی شەرعەکەی خۆی پەروەردگارە ئەو یەکەم دووەمینیش باسی یاساچینی دەکەین من بڕوان بۆی نییە من لەگەڵ ئەو ڕانەیە کە دەرێ یاسا دەشکێنرێ یاسا نەشکێنرایە ئەسڵەن هەر یاسا وجودی کوای یاسا لە چێ نازانم باسی یاسای دەکەن بۆ دەستڕۆشتەکان نییە بەس بۆ فەقیر و بێدەسەڵاتەکان ئەبێت هەر نییە لە یەکێ کاکەجان لە پەرلەمانی کوردستان بڕیار درا جغارە کێشان تەرک بکرێتن لە شوێنە گشتیەکان بشێشترێتەوە عقوبە بکرێت کەسی لە ناو پەرلەمان وا جغارە دەشێشترێت لە ناو پەرلەمانی کوردستان بڕیار دراکەوە بەری یاسای چەکەڵگرتن و ئەو شتانە و ساری نوهەتەکان دەرچوو کەسی تازە بە تازەوە نوێ دەکرێتەوە ئەسڵەن یاسا شتێنی هەر نییە و شتێکی زیادە و قسەیەک لە خۆیان دەکەین ئاخر نقطەم ئەوەیە وجودی مشکلة وبعضهم ياسرشيني وبناو ياسرشيني كم في مابينيا أو قتل قتالها لمصلحتي لصلاة شو كان صلاة أجر هاتو وضعك آرام وبيشتبو خلقك صدقة ئاگاداری گەندەڵی و شتەکانی ئەو دەڕوانیتە گەندەڵی فەسادی و خراپەکاریەکانی ئەوان بەڵام کاتێک کە من و تۆ بەیەکەوە مەشغوڵ بووین و بە خراپەکاریەکانی گرتنەوە ئاگامە لە گەندەڵی و فەسادیەکانی ئەوان نامینی جا ئەو شتەی ئێستاەیە من پێما شتێکی دروست کراوە هەر بە ئەم قەستی هەڵە دەکرێتن لەوەی ئاگیان لێ زۆر باشە زۆر خراپەکاری فەسادیەکانی من بینی خۆنی ماوەش باوکی سەفابای لەگەڵی باوەڕێی دیکەش بتوانن قسە بکەن زۆر سپاس باوکی سەفا لە هەولێر و لەگەڵمان نبوو کاک هاوڕێ لە عەربەد وەردەگرین کاک هاوڕێ یاسڵای خوا لێبێ براکەم سەلام عەلەیکوم وعەلەیکە سەلام سەرچاومان باشی برای گیان سەر هەردوو چاوم کاک هاوڕێ گیان دەستخۆشی بەرنامەکەی لێ یەکەم زۆر سپاس کاک هاوڕێ گیان برای من سەبارەت بە تەوەرەکە بەڕاستی ئەم تەوەرە تەوەرێکی باشە قسەی لەسەرکەین بەڵام هەتایە کورد هەر ئەو تەوەرە قسەی لەسەر کابێ ئیسادەیە بە کەسێکە بینی دیارەی تەقەکردن بەڕاستی هەر لە زیادبوو نایە کەسێکە بینی مەسئولێکی لە پشتە یانە چێتە ناو پارتیایەکێتیە یا پارتیای در هەردوو حیزبەکە بەڕاستی پەیوەندیان بەوە هەیە پێگەی برای من بۆ کاگاوڕێ بۆ حزبەکانی دەسەڵات نایانێ ئەمە چارەسەر بکریانی دەستکەوتێکە بۆ خۆیان لایانی ئەمنی بپارێزن نێڵن ئەم ڕووداوانە ڕووبایانی هەفتە نییە لە شارەکانی هەرێمی کوردستاندا ڕووداوی تەقەکردن نەبیستین بەڵێ مەسئولێکی لێوە نزیکە پشتگیریەکە بەیانی لە سزنایەتە دەرەوە بەڵام بۆ فەقی سەروەر نیە یاسا پێگەی برای من ڕاستە جا ئێمە هەتایەوە قسەی لەسەرکەێنم دیاردە هەل لە کۆنەوە بەردەوام بۆەوە هەتا حیزبایەتی هەبێ ئەم دیاردێش بەردەوامەبێ زۆر دەستخۆشی بەرنامەکەیشی لێکم چاوی منی بەڕێزیان زۆر سپاس کاگاوڕێگیان لە هەربەتەوە لەگەڵمانە سپاس بەڵا زان و خۆشەویستان وەک بەشێکی زۆر لەو ئازیزانی کە پەیوەندیان کرد بە بەرنامەکە و ئاماژەیان بەوە کرد کە حیزبەکانی دەسەڵات بە دەرەجەیەک بەرپرسن لەوەی کە ڕوو ئەدات لە هەرێمی کوردستاندا سەبارەت بە لایەنی ئەمنی سەبارەت بە نەهێشتنی دیاردەی تەقەکردن بەڵام پرسیارەکە لێرە داوایە کە بۆچی ئەم دیاردەیە بەردەوامی هەیە و هەمیشە بەردەوام و ئەگەر نەبێتە مانگانەش هەفتانە ئێمە دەیبیستین کە لە فلانە شار تەقە لە فلانە شوێن کراوە تەقە لە کەسێک کراوە دەستڕێژی گولەکراوەتە سەر کەسێک کوژراوە بەداخەوە ئەمە هەمیشە بەردەوام لە هەواڵەکان لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە و تاوەکو ئێستاش نەتوانراوە چارەسەری بکرێت و تاوەکو خەڵکیش دڵنیا بن لە ئاسایش و ئەمنێتی شار و شارشەکانیان باوکی شەهید بەشیرمان لەگەڵایە لە ڕانیە باوکی شەهید بەشیر سڵاوی خوا لێبێ سڵاوی خوای لە بەڕێستان دەستخۆشتان لێ دەکەم وعەلەیکە سەلام سەر هەردوو چامان سلامت یاڕەتی کاکەجان لە سێ خاڵدا دەمەوێ ڕووبنەوە دەم بەس دەبێت کاتم دەنێ خزمەتی براکەم سەبارەت بە دادگا لە وڵاتە دادگا نییە واتە یاسا نییە یاسا لەژێر دەستی دەسەڵاتداراندا
واتە حزبی وڵاتەش شێ دەیکا ئەو کەسانە دەیکەن کە بە دەنجی تەقە دەڵێن دەنجی مۆسیقا دروستە واتە دەنجی تەقە لای ئەوان دەنجی مۆسیقایە ئەوان ئەگەر بە دەڵێن دەنجی تەقە دەنجی مۆسیقا بێت کاتێک مایشیان بەوە نییە خەڵک کە پێشەر دەپوزرێ خەڵک چی دەدەیان چی دێنە ئەوە خاڵی دووەم لەسەر ئەوەی کە ئەوان کە لە دەسەڵاتدان خەڵک دەپوژن بۆ بەرام و بۆ مەساڵح و بەرجەوەندی خۆیان بە چەکدارەکانیان ئەوەی کە دەیبینی ڕۆژانە کە خەڵک پێوە دەگلێ خەڵک دەپوژرێ بەڵام بۆ یاسا بۆ دادگا کەسێک نییە لە دادگا مافی بێتاوانان وەگەن مونە ئەو فڕی من لە خۆپێشاندانەکان کە ڕۆی تەمەنی 16 ساڵ بوو لەگەڵ کاکە محەممەدی باوکی کاکە محەممەد باوکی مامۆستا سەحادەکە دوو ڕۆڵی جوانمان لە 2017 ڕۆی دوو ڕۆڵی گەنجی جوان لە ڕانیە لە خۆپێشاندانەکان شەید کرا بەدەستی چەکدارەکانی لە 11 کە لە دووری 500 مەتر بەدیکەیتی لێیاندان هەتا ئەو دەکەی ئێستاشتۆسیەکانمان لە دادگا باشە براکەم تاوکو ئێستا دەستگیر نەکراون باوکیش شەید ڕەشید تاوکو ئێستا دەستگیر نەکراون بکوژەکان نەخێر تاوانبارەکان ئێستاش لە بارەگاکانی خۆیان دێ و دەسن لەبەرەوەی دادگا لەژێر ئەوەی ڕچێتی وانە باشە دادگای ڕانیە هەتا دەکە ئێستاش پارتی بۆ خۆی بڕیار دەدا کێ دانێ و کێ لابا و کێ دێنێ و کێ بگرێ و کێ بەردا دۆستیەکانمان لە مەرکەزی ڕانیە چەندین جار پەیوەندیمان بە حاکم و ئەوە کردووە هەڵ لە جێی خۆیەتی کابێ ئەوڕۆ تاوانباران من چم بیگرم کێت بۆم بگرێ باشە براکەم ئەوە خاڵی دووەم خاڵی سێم من تااترێنم 23 ساڵە من سیارەکەم گواستەوە کە سیارەکەم گواستەوە لە مەرکەزی پیرەمەگرون نازانم کێشەیتیانەوە ڕوونکردنەوەی دەدەم مانگە کوردەشە بە توهمەی 6 بنیان کرد باشە تومە بەردەمی دادوەر کە منیان کرد باشە بۆ منتان گوتە من کابراایکی کاسە بمسی بۆیە تۆمان گوتووە بۆ ئەوەی تۆ سببی ئەوەی کە ئەدلەی زیاترمان دەستی ڕوونکردنەوە بکەیت باشە وەختێککە من گیرا دەور و تەفسیری خۆم کرد من تەبریە بووم لێ هات بەدەرێت یخەدێ بۆ فەقیر دادگا هەیە کابراایکی کاسب بوو ماڵوێران من گیرامان دەکوتەشە بە توافە دوای لێ هات بەدەرێت بەڵام بۆ زاڵستەمکارەکان بۆ زەلات و خۆیلەکان ئەوان کەس ناگرن لەبەرەوەی خۆیان باشە کاتە ئەوە وەسمی دادگاکانی کوردستانە ڕۆژ بە ڕۆژ زیاتر هەر بەرەو خراپی دەچێت بەرەو چاکی ناچێت لەبەرەوەی دادگا خۆیانە دادگایەکی عادل نییە حاکمێکی عادل نیە لە کوردستان حەقی ئیسماعیل و حەقی مامۆستا و حەقی هەزاری وەکو ئێمە وەرگیرێتەوە باوکی شەید ڕەشید لە ڕانیە ئینشاءالله کاک ڕەشیدیش جێگەی بەهەش بێت زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک شەید بەشیر ببوورە کاک محەممەد وەردەگرین لە چەمچەماڵ کاک محەممەد یاسڵاهی خوارد لێبێ وعليك السلام ورحمة الله برای جان بەرنامەکەمان لەسەر دیاردەی تەقەکردنە لە هەرێمی کوردستان بۆ کارەکەی بۆچی دەگەڕێتەوە بۆچی تاوەکو ئێستا دەسەڵاتداران نەیانتوانیوە چارەسەری ئەو بابەتە بکەن دیاردەی تەقەکردن نێڵن و بە تاواتی چەکدا بماڵێت لە کۆمەلگا و کەسانی کە سەر بەهێزەمنیەکان چەکیان پێبێت ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بەڵێ وانێ چێ فقط کات و نەگیرێ هەر ئێستا بەش لەسەر گیراوە کەس لە دەروی ئێستا گیراوە باشە کە دەستگیر کرا بەڵام ئەم دیاردەی هەر بەردەوامی هەیە ینی هەر کۆتایی نایە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە هۆکارەکەی هەر پێشەر حەمێر بۆ چێ نییە ئەتر هەیە تەقاکارێک کەرە جلە قۆنیە نەتەوی ئافاڕاکە بەڵێ ئاڵم یەکسەرە جیرە نیە لە دەو یاسمین لە دەو یاسەرە جیرە من 20 ساڵە 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 20 ساڵە
لا تصادف دكان صحي تكفيته وببرر احنا هات من داخل اي دكان سجل زۆر سپاس بۆ کاک محەممەد دیارە پەیوەندیەکەی پچرا لە شاری چەمچەماڵەوە لەگەڵمان نبووی. بەڵێ ئازان و خۆشەویستان بەم شێوازە هاتینە کۆتایی بەرنامەی دوانگەی خەڵک تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.